سڵاوتان لەبێ لە بەرنامەی هەفتانە لە کوردستان 24ەوە لەگەڵتانین تا کۆتایی بەرنامەی ئەم جارەش لەگەڵمان بن. لە کارێکی خۆبەخشیدا ژمارەیەک سەرتاش لە قەڵادزێ بۆ چاکردنی قژی منداڵان دەچنە قوتابخانەی گوندە دوورە دەستەکانی سنووری پشتەر و سەری قوتابیەکان چاک دەکەن. لە ڕانیا گەنجێکی خاوەن پێداویستی تایبەت ساڵێکە دەستی بە یاری بەرزکردنەوەی قورسایی کردووە و دەیەوێت ببێتە پاڵەوانی دەشتوانی. وەرزی بەهار لە سەرەتای زستان بە دیمەنەکانی گوڵی سوێسنک لە دەڤەری بارزان دەبینرێت. لە دەڤەری بارزان دیمەنەکانی وەرزی بەهار لە سەرەتای زستاندا دەبینرێت. جیاواز لە دەڤەرەکانی دیکەی هەرێمی کوردستان ئاقاری گوندی باڵندای سەر بە دەڤەری بارزان پڕ دەبێت لەو دیمەنە جوانە سروشتیانەی کە لە وەرزی بەهاردا دەبینرێن، ئەویش بە سەردەرهێنانی ئەو گوڵانەی کە لە بەهاردا لە وەرزی زستان لەو دەڤەرە دەڕوێن. ئەمەش ئەو ناوچەی لە ناوچەکانی دیکە جیاوازتر کردووە. اف جوری گلی ناو گل سیسنوک الوید دورید بینی گل سیسنوک لورزی پاییز هیوا 11 شیندی بیدو تا کو هیوا 12 تمنیه اوجی هم دورشی ناو بیتن بالکل کردستان برای یشی هی لیل هم دورشی ناویش برکو 8 جهان دارستان کرد اوج دور بارزان شین بیش برکو سروشت دور بارزان دارو باره و نافچیایه 8 وجهت كتي أخواسس بيتن الناف دارستان داشين بيتن جبر كود بلقي دارا توارين وهر واسع طاي دارا دمه وبيشو بلخه توارين دبيت قلويك بو أخصص بينه أبى حشوي چند دقيقة كو أخذ سس ببيتو الناف دا شين ببيتن شین بینا ویژی برنگی که آنکو دو رنگات شین بید یکیش اوی توفیت نیوکوی دا تواری شین بید یا دویجی بنوی پیوازو که سر بنی خوشین بید هر سال و دم توف تواریت جی پرانیو اگر تو برای خدی وکو حودا شینونو دو بربلامن اوج دو جوری توایت جورک یه زره جوری دیتر جی رنگی و تام سورکه هر سازر بچید لی اوا زر بلگیتوی پانونو یا دیتر بلگیتوی گرتینه زورا پانینه و بینینه خلک دفر بارزان زور پیگیری یاسای پاراستنا جینگه هد کرد کلتوره که تناف خلک و دفر داهی کو پاراستنا جینگه ارکی خواد زانن جهمی آلیان و لو ماجیده بینین که خلک که زور سردان دفر بارزان کرد به تایبتی جیل دارادازا که دوی منطقه اف گله زورن هیویدارین که خلک دی دورین دیتر جی چافلیگرنی لخلک و دوری بکن که اف کلتوری پاراستنا جینگه هل دفعه هر ببینید تو و یه پاراستی بیتن اف خلکی که سردان و دورید که جی بود دو مرمى سردان و دورید که یک بود دیتنا سروشت جینگه هاوری یا دوی جی بود گرتنا وینا و هر واسا بود برنا وی جوری گله هند تکن وقت دستک تکنت آویدا بو ماه پاسه بو بیست روزا تمینیتن یشین و بهنک زورا خوش دتا تناف مالدا هند جی اوان راحت واد بن تناف حوت باغچن بعد در خدا چیننو هند جی بن سر مزارعان قبرات چین ناف گورستان دا اول بو یک کلتوری تناف جواکی مده هەموو کات ئیرادەی بەهێز مرۆڤی گەورە دروست دەکات. گەنجێکی خاوەن پێداویستی تایبەت لە ڕانیا کە کەمەندان بۆ ڕێژەی کەمەندامێکی لە 175 بووە و ئەفلیجیش بووە ئێستا دەوێت ببێتە پاڵەوانی لەشتوانی. ئێستا ئەو گەنجە دەتوانێت بە شێوەیەکی زۆر باش یاری بەرزکردنەوەی قورسایی بکات و توێتی کە ئەوێت لە یاریەکانی لەشتوانیشدا بەشدار بێت. ئەو ئێستا بە قاچەکانی ڕێدەکات و ئەڵێت ئەو یاریەتوانێتی هێز بۆ جەستەی بگەڕێنێتەوە دەشڵێت تا گەیشتن بە ئامانجەکانی کۆڵ نادات.
ناوی سیانی جێگەر ئەسان حوسێنە موالید 95 ساڵی 1995 دانیشتوی قەڵازێم ئەمن لە تەمەنیشی منداڵی بەهەڵێکی پزیشکی لاقەکانم شەلەر بوون دوایەوە عەمەلیات و شتم زۆر بۆ کرا کەچی هیچ ئیستیفادەیەش نەبوو دواتر هاتینەوە سەر وەرزش دکتۆر گوتی بەس وەرزش و بۆ خۆشم وەردە کۆڵم نەدا و هاتم بۆ لای مامۆستا مەریوان ماوەیەکی زۆر لەگەڵم مادوو بوو نزیکەی 20 بۆ 25 شەو بە کۆڵ دەیبردمە سەر هەتا وای لێ هات لە یاریەکانیش یارمەتی دەدام بەڵام هەر کۆڵم نەدا و هاوکاری مامۆستا مەریوانیش وای لێ کردم کە ئێستا بەردەوام کە ئاوا کۆمەوە سەر پێەکانی خۆم شەقەم بەکاردێنا نەمدەتوانی لەسەر لاقم بوەستم نەمدەتوانی بڵین بە پێوە پێڵاودانێم یعنی نەمدەتوانی دەست بە دیوارێک برم و لاقم بەدەستکەم پێڵاوەکە داکەن بەڵام ئێستا لەخوا بەزیاد بێ بە سپۆنسەری مامۆستا مەریوان و مامۆستا پشتیوان باشتر بووم ینی زۆر هاوکاریم دەکەن هەم لە ڕووی وەرزشەوە هەم لە ڕووی خواردنەوە پرۆگرامی خواردن و بەرنامەی پرۆتینات و شت هەز دەکەم ڕۆژ بە ڕۆژ باشتر دەم من ئەگەر سەرەتا شەقەم پێ بوو ڕوودی مامۆستا مەریوان گوتی کاکە جێگت پاسکیلێک پەیداکە بۆ خۆی پێگوتم تی پاسکیلێک بکڕە بۆ ئەوەی لاقت زیاتر حرەکە کە ئەگە هاتێ ناو هۆڵی وەرزشیەوە پێویستت بە خۆگەرمکردنی پاسکیل نەبێ و یاریەکانی ڕان و دبن و ئەوانە بڕۆی بۆی زیاتر عەزەڵەکانت بکرێنەوە ئەمن هەموو ئامانجی من ئەوەیە من ئەگەر لاقەکانیشم لەدەست دەم لە پێناوە وەرزشە ئەگەر چاکیش نەبم باشە هەموو ئامانجیە من ئەوەیە خاوەن پێداویستی تایبەت بێنمەوە ناو سێکتەری وەرزشی تا ئێستا خاوەن پێداویستی تایبەت پژوێخراوە لە ڕووی وەرزشەوە لە ڕووی بەشی میکانیکیەوە دوو خەونم هەیە دوو ئامانجم هەیە خەونی یەکەمەوەیە سێکتەریش تایبەتی خاوەن پێداویستی تایبەتمە بێ تایبەت بەوان بێ چارەسەری سروشتی خەونی دووەمیشمەوە ببمە پاڵەوانێکی جیانی ببمە پاڵەوانێکی جیان جێگە سەرەتای پەیوەندێکێکە سەرەتا بوو زۆر بڵین بە شەقە و ئەوانە دەڕۆژ وتم بەخێر بێوەنی ئەو شتانە کۆمەڵەکڕێن منێم کردو وتم ئەگە ئیرادەیەکی بەهێزت هەبێ دەتوانی بەسەر هەموو کێوێکدا سەرکەوی وت جێگر تا ئێستا سپاس بۆ خوا زۆر باشە مەرحەلەیەکی باشی بڕیوە و ئومێدی بەش بخۆی و دەتوانێت ئەو پلانە هەیە کە لە بەردەمیدا بیان بڕێت شێوازی تەمرینکردنی و جیاوازان لە چاو ئەو وەرشەوانانەی دیکە لەبەرەی خاوەن پێداویستی تایبەتە سەرەتا کۆمەڵێک تەمرینی سووکی پێ دەکەین لە سووکەوە بەرەو قورسی دەبین وردە وردە تا توانین تا مەرحەلەی کە ڕۆشتووە سواز بەخە بوتوڵەیەک لە هین کرا لە عاجیاوە توانی پلەی دووەم لەسەر ئاسی پێنج پرێس بەدەست بێنێت پلەی دووەمی هێنا و تا ئێستاش گەشتبینە بەوەی کە بتوانێت بەرەو مەرحەلەی بەرزتر و بەرزتر بڕوە بە دڵنیاییەوە خاوەن پێداویستەکەین تا ئەگەر بێت و وەرزشکی بەردەوام بکەن و ئیرادەیان بەهێز بێ زۆر زیاتر دەتوانین استیفادە بکەن لە وەرزشکە چکە وەرزش تاکە خۆراکی ئینسانە بۆ مرۆڤ دەرمانی هەموو نەخۆشیەکانە لە گوندێکی سەر بە ناحیەی سەرسەنگ چەند وشترێک لە ئەو گوندەدا بەخێو دەکرێن هەرچەندە کە سروشتی وشتر دەشتایی و حەزی لە بیابان و گەرمایە بەڵام شوانکارێکی عەرەب ئەو وشترانەی هێناوەتە ئەوێ و لە شاخ و لە بەردەڵانی ئەوێدا بەخێوی دەکات ئەمەش بۆ تا جێگەی سرنجی هاوڵاتیانی ئەو ناوچەیە احنا جينا من منطقة بعاج على مود الجفاف ئێمە لە ناوچەی بەعاجەوە هاتوین بەهۆی وشکە ساڵی و شەڕ و شۆڕ و نەمانتوانین لێوێ بمێنینەوە بۆیە هاتینە کوردستان بۆ ناوچەی سەرسەنگ بۆ جیا و پاوان و ئارامی ئێرە وشترمان خۆش دەوێ و لەگەڵ مەڕووماڵات بەخێوی دەکەین هیچ کێشەیەکی نییە لەگەڵ مەڕووماڵات لەگەڵیان دەخوات و دەخواتەوە حتى صار كبير يعني ما نستغني عنه ونخليه صحيح يمشي بالجبل يمشي بالسن بس دەتوانێت بە ناوچەی شاخاویدا ڕێ بکات بەڵام لە زستاندا لێرە ناتوانێت بژیت چونکە لە کاتی باران و بەفردا دەکەوێت و قاچەکانی دەشتێن جیا و گۆڵ دەخوات و گەڵای درەخت و بەڕوش دەخوات زۆر حەز بە بەڕوو خواردن دەکات بلوط ياكل بلوط
والله يحب البلوط حيل يحب ويا الجمل والله حيل يحبونه يجون يصورون عنده يعني الشباب يجون يصورون عنده عوائل تجي من سرسنگ لە سەرسەنگەوە خێزانەکان دێن و وێنەی لەگەڵ دەگرن بەڵام بەهۆی ترسەوە ناتوانن سەر پشتی بکەون ئەو کاتەی نەخۆش دەکەوێت پزیشکی ڤێتەرنەری بۆ دێنین و چارەسەری دەکات. والله خەڵکی سەرسنگێنە بە دوای سێ هەیوێکە سەرێ بۆرێ خدانێتی پازیێت هاتی نەوێرە عربن خەڵکی جنوبی میسلن ئەف حشترە دیال خۆی نای نەوێرێ بوومە تشتێکی غەریب بوون ئەم جار جار تێن سەحتکەینێ خەڵکێک تێتن تەسویرات گەل گریتن و تشتێکی جوانن بۆ ضمنێ هەندێ سەرسنگ منطقەکە چیایی یا منطقەکە بەفرینە سرمایه حتی بسیار خدانه بخوی کرد گویی باشه زمستان این چت کن ویرده چه اف حشترال ویره جید و بفر بارانال ویره گویی هم چین ویره هم زمستان بین راخی سمیلیوارا گویی ویره ناجش بر بفر بارانا چون کی جهوینی نه حشتر یا داشته ما بسیار بیکری کو چت خود الویره چای چاد جیتن گویی والا چلیت خود بلگیت چلیت خود گیایت خود حتی انده مگوت باریات خود گو بله حتی مثلا که هم بیشن عرب و رواز ولی ما حشتری تو فرق نه باری خال نیجی ژمارەیەک سەرتاش لە قەڵاگزەی پرۆژێکی خێرخوازیان ئەنجام داوە لە سنووری قەزای پشتەر و گوندە دوورەدەستەکانی ئەو سنوورە کە بە شێوەیەکی خێرخوازانە سەری قوتابیەکان چاک دەکەن ئەوان دەڵێن ئەوان چێژ لە کارەکانیان وەردەگرن و بە شێوەیەکی هەماهەنگی لەگەڵ بەڕێوەبەراتی قوتابخانەکان هەفتەیەک یەک یا دوو ڕۆژ دەچنە قوتابخانەکان و سەری قوتابیان بە شێوەیەکی خۆبەخشانە چاک دەکەن. نزیکەی 10 کەس دەبین هەمویان زۆربەی بەشێک لەو 10 کەسانە دوکانی سەرتاشیان هەیە و ئەوانی کەش پێشتر دوکانی سەرتاشیان هەبووە و ئێستانان ماوە یاخود دەوران بینیوە هەمویان شارەزان لە بوارەدا دیارە پرۆژەی ئێمە خێرخوازیە تایبەت بۆ گوندەکانی دەڤەری پشدەرە سنوورەکەمان دیاری کراوە سنووری پشدەرمان جیا کردوتەوە و تایبەت گوندەکانە نەڕێکخراوی نەسەر بە هیچ ئیزبێکین ئێمە گروپێکی خۆبەخشین هەموو ئەرک و مەسروفاتی ئەو گروپە لەسەر خۆمەکە بڵین بە سارەی خۆم بە بەنزینی خۆم دەچین هەفتەی یەکجار دەردەچین ئەگەر بێت و ئەو هەفتەیە بۆمان نەکرا هەفتەکەی کە قەرەبووی دەکەنەوە بۆ نمونە ئەم هەفتەیە 2 جار دەرچووین گوندێکمان کردووە 35 کیلۆمەتر لە شارەوە دوورە ئەگە هەر تەڵەبەیەک لەو گوندەوە بێتە شار بۆ سەرچاکردن تەڵەبەی 20,000 دەبێت ئێمە هەر دەرچوونێک حددی 40 بۆ 35 کەس سەرچا دەکەین. شێوازی چاکردنی سەری تەڵەبەکان ئێمە لە بینی هەرتووکیاندا دەبین بە نمونە شێوازی سەرچاکردنی قوتابی شێوازێکی تایبەتی هەیە بەڵام ئێمە پرسیش بە تەڵەبەکان دەکەین کە مەسەلەن بەکام لادا سەردادێنێت چۆن چۆنی بەڵام بەو شێوەیە نایەڵینەوە کە ستایلی دەرەوە هەیە لەبەرەوەی قوتابخانە شێوازێکی تایبەتی هەیە تەڵەبە دەبێت شێوازێک بێت جیابێ لە ئەوانی تر ئەو کارە بڵین مەسروفات لە ڕووی مادیەوە لەسەر خۆمە من پێش قەیرانەکانیش لە قەیراندا بووم وەک خۆم بەڵام زۆر مرتاعم بەو کارە لەبەرەوەی خۆبەخشیە حەزم بە کاری خێرخوازی دێ ئەم جۆرە کارانە گرنگی خوان هەیە بە تایبەتی بۆ قوتابیانەی کە لە قۆناغی بنەڕەتینە ئەمە تەواوکەری ئەو وانانەیە کە مامۆستایان لە بواری پاکوخاوێنیدا فێری قوتابیانی دەکەن
ئەمەش بەتایبەتی بۆ لادێکان کە دوورە دەستن ڕەنگە سەرتاشخانی بەو شێوەیە لێ نەبێ بەتەئکید کارێکی گەورەیە دەستخۆشیان لێ دەکەن. هیواداری نەما ببێتە کللتورێک لە کۆمەڵگای ئێمەدا ئەم جۆرە کارانە وەک دەڵی هەر ئیش لە بەرامبەر ئیش نەبێ ئەمە ئیشێکی خۆبەخشیە و هیوادارین بێتە نەریتێک هەر نەکەر ئەم بوارەکانی کەش بگرێتەوە ئیشەڵڵا دەبێت بە کللتورێک. لە هۆن فەریح گەنجێکی خاوەن پێداویستی تایبەتە لە هەڵەبجە ئەو سەرڕای ئەوەی کە بەشێکی زۆری جستەی لەدەستاوە بەڵام توانیوێتی ببێتە وێنەکێشێکی بەتوانە تا ئێستا 27 پێشانگای لە هەڵەبجە سلێمانی و ئێران کردوتەوە و هەروەها شارەزای زمانەکانی عەرەبی ئینگلیزی و فارسی شەوەکاری وەرگێڕان دەکات و شارەزایەکی زۆریشی لە بواری ئایتی کۆمپیوتەر هەیە و بە شێوەیەکی خۆبەخشانەش منداڵانی و ناوچەیە فێری کۆمپیوتەر دەکات. لە سەرەتای مناڵیمەوە حەز و خولایەکم بۆ کاری شێوەکاری هەبوو. ئێستاش بیر بەیانی ڕامانم لە ڕەنگەکان هەبوو بە تایبەتی لە ڕێگەی قوتابخانەکە هەڵبەتا ینی قوتابخانەی بە تایبەتی پۆلیەکی سانەوی کە ڕێگەکەمان زۆر دوور بوو لە ڕێگا زۆر ئەوە سام سرنجی ڕەنگشتمەیە ئەو بە هەر بە مناڵیش ڕەنگ سەرنجی منی ڕاکێشاوە بەڵام لە ساڵی 1999 بوو دەستم کرد بە کاری شێوەکار ئەو کاتە لەگەڵ قوتابخانەکان پێشنگیان نەکردەوە منیش بەشداریمی تیا کرد و بەڵام بۆ خۆم بەردەوام بووم و خەریکی کۆکردنەوەی کۆمەڵێک ئەزمون بووم بۆ ئەوەی بگەمە ئاستێکە بتوانم خولیا و خەونەکانی خۆم بەدی بێنم. بەشی شێوەکاریەکە زۆر باشم و بە تایبەتی ڕەنگ تێکەڵکردنەوە شتانە ئەوە زۆر باشم. ئێستا خەریکی کاری زمانەوانیم بە تایبەتی وەرگێڕان لە فارسی و عەرەبیەوە بۆ کوردی بەشێکیش ئینگلیزی هەڵبەتا ئەویش تەبەن بە ڕێژەیی چکە زمانێکی قوڵەوە پێویستی بە دراسی زیاتر هەیە. پێشنگە شێوەکاریەکان تەبەن ئەوەی تایبەتی نزیکی 9 بۆ 10 پێشنگای تایبەتی نزیکی 15 بۆ 20 پێشنگای گشتیش بەشدانیم کردووە لێرە لە شاری هەڵەبجە بەگشتی بەشێک لە ئێران تەبەن خۆم نەچوون بەڵام تابلۆشتەکانیان بردوم بەشێک زۆرجار لە شاری سلێمانی بەسپاسەوە بۆ ڕێکخراوی کۆمەڵە ڕۆژ لەوێش ئەوانیش هاوکارم بوون. ئەو بەشێک کە خولیا خۆمە سروشتە و بەگشتی کارێکە کە بڵێن غەیری تەعبیری کۆمەڵێک با بڵێن فیگەر و کۆمەڵێک مەنازری تەبیعی یان کللتوری یان ناوچەیی هەیە من حەزم لە ڕەنگ تێکەڵکردنە لەو بوارەدا بە تایبەتی سروشت تر سروشتی کوردستان بێ سروشتی ناوچەکانی جیهان بێ هەر سروشتێک بەلامەوە جوان بێ بەڕاستی وەکو ڕەنگکاری حەزەکەم ئیشی شێوەکاری تیا بکەمەوە بەڵام لەبەرەوەی میلەتی ئێمە میلەتێک بووە خاوەنی کۆمەڵە معاناتی زۆر خاوەنی کۆمەڵە مەرگەسات ئێمە نابێت تەنها کار لەسەر سروشتیان لەسەر بوارە بکەن ئەبێ کار لەسەر ئەو معاناتانش بکەن کە لەم شاریا بە تایبەتی 16 ڕۆژانی کە مەندامان و کۆمەڵی ڕۆژ هەیە کۆمەڵێ بۆنەکان بەشداریم تیاکردون بەو سیفەتەی کە کاری هونەری
بریتە لە دەربڕینی ڕۆحی ئەو ئینسانە واتە هەستکردن بەو کۆمەڵە معاناتیان ئەو کۆمەڵە خۆشییان هەستکردن بەو سروشتەی کە ئەچێتە ناو ناخی و دووبارە بەسەری پەنجەکانی دووبارە دروستی ئەکاتەوە ئەی کێشێتەوە ئەمە ژوای کردو کە من لە کارەساتی یادەکانی هەڵەبجەیە بەشداری بکەم و لەو معاناتە تەعبیرێ بکەن و لە بەرنامەی هەفتانە لە کوردستان 24ەوە لەگەڵتان بووین تا پێگەیشتنەوەیەکی تر هەر شاد و بەختەوەر بن.